ئێستا ئێمە لەسەر شەقامی 100 مەترین لێرە چەند دوکانێکی جوانکاری ئۆتۆمبیل ئاگری گرتووە هێشتا هۆکاری گرگرتنی دوکانەکان دیار نییە و هەروە تیمەکانی بەرگری شارستانی لێرن بۆ کۆنتڕۆلکردنی تەواوی ئاگرەکان. ئەوەی دەبینن چەند دوکانێک ئاگری گرتووە بەڵام دوکانێک بە تەواوەتی سوتاوە و دوکانەکانی دیکەش تەواوی گەڕی نەگرتووە و تیمەکانی بەرگری شارستانی هەوڵی کۆنتڕۆلکردنی ئاگرەکە دەدەن. کاک شاخەوان سڵاوت لێبێ هۆکاری ئاگرەکە دیارەت چی ئێستا؟ هۆکارەکەی وا لێکۆڵینەوەکەین با ئاگرەکە کۆنتڕۆل بکرێت بۆتان ڕوونەکەین هێشتا بە تەواوەتی کۆنتڕۆل نەکراوە؟ نەخێر.